یەکێک لە عارفان و خواناسان حەزەری جونەیدی بەغدادی، یەکێک بۆ لە ئەولای کومەل و کیبار، خوا دەرەجاتیان عالیکە. طبعا ئەهلی عیرفان و تەسەووف هەمیشە محاسبەی نەفسی خۆیان ئەگەن، نەک ئەوانەی کە ئەمڕۆ خۆیان ناوە ئەولیا و پلەی ویلایەتیان هەیە بە درۆ دەلەسەن. نا، پلەی ویلایەت و مەسەلەی عیرفان و تەسەووف بە جوبە و بە عابا و بە مێزەرە و بەمانە نییە، بە عەمەل و بەکردەوەیە. پیاوێک وەکو حەزەرەت جونەیدی بەغدادی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، کۆمەڵێک یەکێکە لە ئەولیای کومەل لە سەدەی سێمی هیجریە کە قائید و گەورەی ئەهلی تەسەووفە، ئەم زاتە ئەم پیاوە مبارەکە کۆمەڵێ مرید و مەرسوب و تەلەبە هەیە. ڕۆژێکە فەرمێت بەهلوولم بۆ بدۆزنەوە، بەهلوول خەڵک بە بالوولە شێتیان ناو بردووە. توانە قوبان ئەو پیاوە بۆچەوە شێتە، فەرمیتەوە بۆ بدۆزنەوە من ڕمدەزی لا خوێنم. شێت نییە، وەلایەوە شێتە. ئەوە پیاوێکی زۆر عەقڵ و ژیرە، ئەوە پیاوێکی متەقی لە خواترسە. لەکوێ بیدۆزنەوە؟ دۆزیان نەقۆن لە سەحرایە شوانە. ڕۆیشت لەگەڵ کۆمەڵە لە مرید و مەرسوب و تەلەبەکانی خۆیان کە چوو بەلای سەلامی لە بەهلوول کرد. بەهلوول وەڵامی سەلامەکەی داوە، فەرمی کێی جەنابەت؟ فەرمی جونەیدی بەغدادی. فەرمی ئەو شێخەی کە لە بەغا قسە بۆ خەڵکیەکەی و ئامۆژگاری خەڵکی. فەرمی بەڵێ خۆیەتی. فەرمی یا شێخ کۆمەڵە پرسیارە لێ یەکەم. فەرمی فەرموو. فەرمی یا شێخ نان چۆن نەخۆی؟ تی نان خواردن وەک سونەتی پێغەمبەری خوا لە ئەوەڵۆ ئەم نانە دانرا، بسمیلای لەسەرەکەم، دوعای لەسەر خوێنم بە ئەدەبەوە لە بەردەمی خۆمەوە خۆم، لە پاشان حەمد و سەنای خوای لەسەرەکەم. فەرمی یا شێخ نازانی نان خۆی؟ شێخێک نەزانی نان خوا چۆن قسە بە خەڵکی ئەکات؟ ئینجا فەرمووی یا شێخ ئەی ئەڵێن وتارە دەی، ئەی جا بزانم چۆن وتارە دەی، وتارەکانە چۆنە، قسەت چۆنە؟ فەرمووی بەو شێوازەی کە حەمد و سەنای خوا ئەکەم، سوپاسی پەروەردگارەکەم بەوەی کە ئەمری خوا و پێغەمبەری خوا ئەیگەێنم بەو خەڵکە. لە پاشان فەرمووی وەڵڵاهی وەک نازانی نان خۆی نازانی قسە بکەی. ئینجا فەرمووی ئەی بزانە چۆن ئەخەوی، خەوتنت چۆنە؟ فەرمی وەک سونەتی پێغەمبەری خوا، نوێژەکان مەکەم، وەترەکان مەکەم، ئادابەکان بەجێنم، دوایی مەسەلە ئەخەوم بەلای ڕاستە ڕوو بە قیبلە، دوای هەڵەسم زگرەکان ئەخوێنم، ئینجا هەڵەسم بۆ شەونەوەی تەهەجود، ئینجا بۆ نوێژی بەیانی. فەرمی وەک نازانی نان خۆی، وەک نازانی قسە بکەی، نایزانی بەڕاستی بخەوی. چوو بەجێ هێشت کەوتە دوای مرید و مەسووبتیان، قوربان ئەمە شێتە بە دوای کەوتووی، تۆ هەرچیەکە هێڵێ تۆ نازانی. فەرمی ئێوە شێتن، ئەو شێت نییە. کەوتە دوای بالول فەرمی چیت ئەوێ یا شێخ بۆ ئازم نەناری؟ فەرمی دەی فێرم کە. فەرمی ئیقرار بکە کە غەڵەتی نازانی، منیش فێر دەکەم. فەرمی بەڵێ من نازانم، فێرم کە هاتووم لە قسمەتی تۆ قوتابی بم. فەرمی دەی مادەم ئیقرارە کرد کە تۆ نازانی، نەفسی خۆتوشکان دەگوێ بگرە. ئینسان بەڕاستی ئەمەی کە تۆ باست کرد هەمووی فروعیات بوون، ئەسڵ ئیهمال کردووە، ئەوەی کە ئەسڵە تۆ فەرامۆشت کردووە لە محاسبە و لێپۆچینەوەی نەفسا، ئەمانەی کە تۆ باسێکەی ڕاست دەکەی، سونەتی پێغەمبەری خوان بەو شێوازەیە. بەڵام ئەزانی ئەسڵ لە نان خواردنا چییە؟ ئەسڵ لە نان خواردنە حەڵاڵێتە. کە تۆ بزانی ئەو نانە حەڵاڵە، محاسبەی نەفسی خۆت بکەی ئەم نانە حەڵاڵە یا حرامە. کە حەڵاڵ و ئەوسا سونەتەکان لەسەری جێبەجێگەی بسم الله و حەمد و سەنا و بەو شێوازەی کە ئاماژەت پێکرد کە ئەوانە هەمووی فروعیات بوون. کەواتە پێی فەرموو تۆ ئەسڵت ئیهمال کردەوە بۆ فەرع، ئەبێ بزانی خواردنەکەت حەڵاڵ، چونکە ئەگەر خواردنەکە حەڵاڵ نەبێ، مەلبەس و حرام بێ، نە دوعات گیرایە نە داوات گیرایە، خوای گەورە ڕەت دەکاتەوە، ئەیداتەوە ناوی چاوتە سەیری نان و خواردنەکە بکە. ئەوسا نانەکە حەڵاڵ بوو، سونەتەکان جێبەجێکە. فەرمی قسەکردنت قسە ئەبێ بۆ خوا بێت، ئیخلاسی تیا بێت، بۆ شوهرەت و بۆ ڕیا نەبێ، بۆ سیاسەت و بۆ حیزبایەتی و درۆ دەلەسەر نەبێ، بۆ خوا قسە بکەی، بۆ خوا. اینجا لە خۆتا جێبەجێکەی، ئەمە ئەسڵە. ئەگەر بەم شێوازە بوو ئەمانەتر فەرع بوو، حەمد و سەنا و بسم الله و سەڵات و سەلام و تا کۆتایی. فەرمی ئەسڵیش لە خەوتنە. یا شێخ ئەوانەی کە تۆ باسی کرد کە ڕوەکەیتە قیبلە و بسم الله و حەمد و سەنا و ئایەتە الکورسی و مەعوزەتەین و زیکرەکانەکەیت و هەڵەسی شەو نوێژەکەی، ئەمانە فەرعن. ئەزانی ئەسڵ لە خەوتنا چییە؟ ئەسڵ لە خەوتناوەیە پێش خەوتن ئەو دڵتە پاکەیتەوە، حقد و بغض و کینەیتیان هێڵی بەرامبەر ئومەتی ڕەسوول الله. ئەگەر وابووی معنای وایە تۆ ئەو کەسەی کە بەڕاستی ئەسڵ و فەرعت جێبەجێ کردووە، بەڵام ئەگەر وا نەبی ئەسڵت ئیهمال کردووە، فەرامۆشت کردووە، فەرع فریات ناکەوێ، ئەو سونەتانە فریات ناکەوێ. کە تۆ دڵت پیسە چیەکەی لە سونەت؟ تۆ لەگەڵ براکەتا لەگەڵ خوشکەکەتا قسەت نییە، ژیانت خراپە، شەڕ و ئاژاوەتە، دڵت پڕ لە کینە و بوغزە، زبانت بەهادەی
پڕ لە شەڕە سونە چی لێەکەی ئەمەی کەوا لە بینی حەزەی جونەیدی بەغدادی و لە بینی بەهلولا ڕوویە لە ناو جۆرەمانە مەوجودە. ئێمە ئەگەر بمانەوێت چاک بین و ئیسلاحی نەفسی خۆمان بکەین ئەبێ چاو لەو زاتانە بکەین کە ئەوانە بەڕاستی ئەسڵ و فەرعی ئیسلامان بەتاوی جێبەجێ کردووە. ئێمە زۆرێک لە فەرعەکانەکەین بەڵام ئەسڵەکانمان ئیهمال کردووە. جا بمانەوێت مجتەمەعمان چاک بێت، خوا زاڵمان بۆ ناوبەرێ، ژیانمان خۆش بێ، خوا بارانمان ببارێنێ، خوا ڕەحمان پێ بکە، ئەبێ فەرع و ئەسڵ بەیەکەوە جێبەجێ بکەین. ئەوسا ئیسلاحی نەفسی خۆمانمان کرد، ئیسلاحی مجتەمەعیشمان ئەبێ.